بەنسبەت بانگدانی ئەلکترۆنی کە باز دەکرێتن یاخود یەخستنەوەی بانگەکان لە شاری هەولێردا لە ئێستادا چۆنە؟ زۆر سپاس بەخێر بێن. وڵا سەرەتا لە بۆ ڕاستکەمەوە بانگدانی ئەلکترۆنی نیە، هیچ پەیوەندی بە کەلیمەی ئەلکترۆن و ئەلکترۆنیات و ئەو شتانە نییە. بانگدانەکە پرۆژەکە یەکخستن و ڕێخستنی بانگە بە شێوەیەکی باشتر لە جاران. ئەویش ئەوەیە کە بانگێکی زیندوو دەدرێ لە هەولێر، لە هەموو بانگەکان بانگێکی زیندوو دەدرێت، کەسێک بانگ دەدا بە شەپۆلی کەهرۆمەغناتیسی دەگوازرێتەوە مزگەفتەکان. ئەوەش لە پێناو ڕێخستنەوەی باشتری بانگە لە یەکخستنی وەختەکانە. دەربازبوونە لە هەندێک دەنجی نەشاز و ناخۆش کە لە مزگەفتەکان بانجان دەدا، یەکخستنی شەعائیری دینی و مەسلەی سەڵەوات و کۆمەڵێک شتێکەیە کە خلافی لە بینی مسلمانان دروست دەکرد. ئێستا کە هەموو یەکخرای ئەوە شتێکی زۆر باشە جارەکی دیکە لە کۆی گشتی پرۆستەکەی خەڵک و نوێش خوێنان و مامۆستایانی ئاینی و لیژنەی فتووا و هەموو خەڵک کۆدەنگ بوو لەسەرەوەی یەک لە پرۆژە هەرە سەرکەوتوەکانی وەزارەتی ئەوقاف بووە. کاکتایب ئەو بانگە زیندووە لە چ مزگەوتێک دەرێتن و چەند بانگێشتان بانگبێشتان دەستنیشان کردەوە بۆ مەبەستا؟ بانگە زیندوەکە لە شاری هەولێر دەدرێت، ستۆدیۆمان هەیە. بەنسبەت ژماری بانگبێژەکان شەرنیە ژمارەکە سابت بی لەبەرەوەی هەندێک جار گۆڕانکاری بەسەردادێ، بەڵام بەگشتی ڕۆژانە 2 دەنگ خۆش لەوێ ئامادە دەبن کە هەر 5 فەرزە بانگەکان دەدەن. بەڵێ بۆ مانگی ڕەمەزانیش پلانتان هەیە ئەوانش ڕێک بخەنەوە مەبەستی نوێژەکانی تەراویح و یاخود پارشێ و بەتەکید لەگەڵ یەکێتی زانایان و لیژنەی فتووا و مامۆستایانی ئاینی و وەزارەت لەسەر خەتین لۆەوەی بۆ مانجی ڕەمەزان بەرنامەی تایبەتمان هەبی لە بۆ مەسلەی بەربانگ و بانگەکان و ئیمساک و کەبار و هەموو ئەو شتانی کە پێویستە بکرێتن. ئینشاءڵڵا ئەویش بەرنامەی موحەد دەبیتن لۆەوەی باشتر بەڕێوە بچین.